خۆشەویستانی کورسانی و سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم ئامادەین بەرنامەیەکی تایبەتان پێشکەش بکەین. ئەمانەوێ لەسەر سێ تەوەر یا لەسەر سێ مەحوەری گرنگ لەگەڵ کەسایەتێکی سیاسی هەرێمی کوردستان گفتوگۆ بکەین. هاتوینەتە کتێبخانەکەی مامۆستا بووکر کاروانی، سیاسەتمەدار و نووسەر و سیاسی، گفتوگۆ بکەین لەبارەی لێکەوتەکانی شەڕی ئێران ئیسرائیل لەسەر هەرێمی کوردستان و عێراق بە تایبەتی، ئەو ڕۆژگارانەی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان و عێراق بە تایبەتی چاوەڕێیەکە چی ڕوئەدە و جگەلەوەی زیاتر ورد ببینەوە بینەوە ناو خۆمان ئەم لێکەوتی ئەو جەنگە ئایا پەیوەندی بە هەرێمی کوردستان یان پەیوەندی عێراق و هەرێمی کوردستان ئەگەێنێتە کوێ بە تایبەتی لە ناو کۆمەڵێک کێشە و قەیرانە هەیە و سێم بابەت یان سێ مەحوەرەوێ هەرێمی کوردستان بۆ خۆی پلان و بەرنامە و استراتیجی چیە بە سپاسێکی زۆرەوە هەم ئێمە میوانداری مامۆستامان کردو بە بەرنامەکەی هەمە ئەویش میوانداری ئەمەی کردو بۆ کتێبخانەکەی. مامۆستا زۆر زۆر سپاس. زۆر بەخێر بێت. سپاسەکەین. گفتوگۆ لەگەڵ جەنابەت هەمیشە و متووە شیرینە. جا هیوادارم فریای ئەوانە بکەین کە ئەمانەوێ باسیکەین. سەرەتا ئەمەوێ باسێکی هەرێمی کوردستان بکەین، ئەوانەی تر هەڵگرین بۆ دوای. هەرێمی کوردستان ئێستا لە چ دۆخێکە، ینی دۆخی ئەوەی کە ئەیبینی هەڵسەنگاندن یا مەسەلەن ئەو کەشتیە کە ناوی هەرێمی کوردستان لەکوێ لەنگەری گرتووە. بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان بەخێربێ سپاس. ئەتوانم بڵێم هەرێمی کوردستان ئێستا لە بەردەم سەرپێچێکی مێژووی نوێیە یا لە بەردەم قۆناغێکی دووبارە خۆ پێناسەکردنەوەیە. سەرە پێچە مێژوویەکان هێزەکان تایە هەندێک هێز ونەبن لە شاشەی مێژوو نەبن، هەندێک هێز باڵا بکەن دەرەکەون لە شاشەی مێژوویە و شوێنێکی گەورەترەگرن. هەڵبەت ئێمەوە هەرێمی کوردستان لە بەردەم سەرپێچی مێژوویان نین، لەبەرەوەی ئێمە دەوڵەت نین، ئێمە هێزی گەورە نین. ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە بەردەم سەرپێچی مێژوویایە، عێراق لە بەردەم سەرپێچی مێژوویایە، ئێمەش وەک بەشێ لە عێراق و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە ناچاری لە ئەو چوارچێوەیە و وەک بەشێ لە کۆی پرسی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە بەردەم خۆپێناسەکردنەوەیەکی نوێیە. ئێمە قۆناغی مەسلەی کورد لە عێراق بە کۆمەڵە قۆناغا تێپەڕیوە. قۆناغی بیستەکان تاکو نێوەڕاستی سیەکانی سەدەی ڕابردوو کە قۆناغی هەوڵدانی کردووە بۆ ئەوەی باشووری کوردستان نەبێ بە بەشێ لە عێراقی عەرەبی، عێراقی عەجەمی کە لە حەمرینەوە بۆ کۆتایی بۆ بۆی ببێ بە حکوومەتێکی ببێ بە حکوومەتێکی سەربەخۆی کوردی یا بە مانایەکی تر بڵێن. بڕیار بوو لە دوای پەیماننامەی سیڤەرەوە باشووری کوردستان ببێ بە بەشێ لە ئەو حکوومەتە کوردیەی کە بڕیار بوو لە چوارچەوەی پەیماننامەی سیڤەرە لە هەموو کوردستانانە بەس لە بەشێ لە کوردستانە دابمەزرێ. دوای لە بارچوونی پەیمانی سیڤەر بەهۆی ئەو کەین و بین و تێکە و لێکە و بەرژەوەندیە ناڕەوا و زاڵمانەی سیستمی نێودەوڵەتیە و کاتی نێوان بریتانیەکان و فەڕەنسی و ئیتالیەکان و لەگەڵ کەمالیەکانی ئەو سەردەمە و تەنانەت سۆڤێتیەکان و ئێرانەکان و هەموو ئەمانەیە خواستی کورد بچووک بۆی چۆن بەرگری بکەین لەسەر راستی کوردستانی خوارووە ئێمە کۆمارێکی کوردستان دروستکەین یا مەملەکەتێکی کوردستانی باکوور دروستکەین باشوور دروستکەین وارە و کاتە ناوماننا جنوبی کوردستان. یعنی ئەم جنوبی کوردستانە ناوێکی تازە نیە و ناوی پەکەکەژ نییە بەڵکو ناوی سەردەمی مەلیک محموودە جنوبی کوردستان ئەو کاتە ناوماننا. بەداخەوە ئەم هەوڵانە سەری نەگرت، ئەم هەوڵانە درێژی شەشە هەتاکو ساڵی 1935 و ئەوانەش ئەو کاتش منەوەرەکانی کورد و نخبەی کوردی مەزبەتە ئەنووسی یا داژنامەیە گەنووسی بۆ کۆمەڵی گەلان داوایانە کرد کە ئاوڕێ لە مەسلەی کورد بترێتەوە کورد بکرێ بە دەوڵەتێک و چارە نووسی کورد نەبەسرێتەوە بە بەشەکەی تری عێراق و بە عەرەب لە عێراق و ئەمانەیە. ئەمە بەداخەوە شەڕی جیهانی یەکەمی بەسەرهات و ئەم مەسلەیە وەلاخرە کێشەکە سەری کێشە بۆ شۆڕشی ئەیلول و بۆ بەعس و بۆ وێرانی کوردستان و بۆ جینۆساید و بۆ ئەنفال و سەرنجام بۆ جەنگی کەنداوی یەکەم و بۆ هاتنە ئارایی واقعی هەرێمی کوردستان. واقعی هەرێمی کوردستانی پێشدان پیانانی ڕسمی ساڵی 1990 مەسلەیەکی ساڵێکی یەکجار گرنگە بۆ کورد و بۆ عێراق و بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ساڵی 1990 دوای 2 ساڵی زۆر پڕ لە نائومێدی بۆ کورد. بیرمان نەچێت لە ساڵی 1970 کورد لە لووتکەی نائومێدی و داڕوخانی خۆیاژ
ساڵی 1970 بەنسبەت کوردەوە ساڵی کیمیابارانی هەڵەبجەیە، ساڵی ئەنفال و جینۆساید و قڕکردنی خەڵکی کوردستانە، ساڵی وێرانکردنی 4500 گوند و زۆربەی گوند و شارۆچکەکانی کوردستانە، تەنانەت بڕیار بوو شاری سلەیمانی ژوێران بکرێ و کۆتایی پێ بهێنرێ و بڕوخێنرێ و لەسەر نەخشە بسڕێتەوە. یعنی مەسلەکە بۆ جۆرە شاری هەرەسێنانی هێژی پێشمەرگەی کوردستان و یعنی جۆرە لە شکستی شۆڕشی کوردستان بوو، کورد لە لووتکەی ناومێدی خۆیان بوو. دوای 2 ساڵ لەم لووتکەی ناومێدیە بەهۆی هەڵەیەکی استراتیژی و تەقینەوەی ناکۆکیەکانی ناوخۆی یعنی ئەو دژایەتیانەی کە هەبوو و ئاڵوگۆڕ لە سیستمی نێودەوڵەتیە و ڕنگدانەوەکانی بەسەر سیستمی هەرێمایەتیە واقعی هەرێمی کوردستان دێتەکایە. واقع هەرێمی کوردستان یەکەم بزماری یعنی ژەنگرتوێکی حەقیقی بوو لە سیستمی لۆزان. سیستمی لۆزانێک کە تایە ئامانج خنکاندنی کورد بوو و کۆتایی هێنانی فیزیکی بوو بە بوونی کورد وەک نەتەوە ئەمە لێرە واقعێک بوو واقعێک بوو کە لێرە دروست بوو. ئێستا دوای ئەوە لە 2023 با زۆر کاتی بەرنامەکەی تۆ هین نەکەین بە مەسەلەی مێژوویانە. لە 2023 ئەمە بوو بە واقعێکی دەستوری بەس بە نیم چە ناتەواوی لەبەرەوەی لە 150 خاکی ئەمە بەداخەوە لە دەرەوەی دەسەڵاتی ئەمە مایەوە ئەویش دەرسێکی گەورەی فێری ئەمە کرد. سنوورەکان هەمیشە خوێن کێشاونی، هەمیزەک هەمیشە هێز دیاری کردوون، یا بڵین بە نیم چە هەمیشەی هێز دیاری کردوین. ئەو سنوورەی نێوان عێراق و ئێران ئێستاش ئەو سنوورەیە یعنی تا ڕادەیەکی زۆر لە ساڵی 1939 لە پەیماننامەی زەهاوە چێژراوە لە نێوان دەوڵەتی عوسمانی و دەوڵەتی سەفەویە و دوای ئەوەی هەندێک سلەیمانی کە لە سەردەمی قاجارەکانە ئەدرێتەوە بە دەوڵەتی عوسمانی و ئەمانە. زۆربەی ئەم سنوورانەی ئێستای بینی لە جیهانە هێز کێشای زۆر گرنگە تۆ هێزت هەبێ، زۆر گرنگە تۆ کاراکتەری بەهێزبی، زۆر گرنگ بۆ ئەوەی هێزیشت هەبێ، زۆر گرنگە تۆ ناوخۆتە بێت، تۆ دیدت هەبێت، تۆ سەرکردایەتی هەبێت، تۆ تواناکانت کۆکەیتەوە. ئەمە دەرسێکی گەورەیە. ئێستای هەرێمی کوردستان لە دوای ئەوەی کە لە 2023 ئێمە واقعەکەمان بە دەستوری کرا، ئێمە لە 2023 ئەو واقعی عێراقیش پێناسە کرایەوە لە چوارچەوەی دەستورێکی نوێیە، بەڵام بەداخەوە نەعێراق بە تەواوەتی بوو نەعێراق بە تەواوەتی بوو بەو عێراقە نوێیە، نە هەرێمی کوردستانیش بە تەواوەتی بوو بەو هەرێمی کوردستانی نوێیە. نە ئێمە بووین بە عێراقێک کە دەستور ئەخوازێ، نە ئێمە بووین بەو هەرێمی کوردستانەی کە قەرارە دەستورێکی نەنووسراوە ئەیخوازێ. بەداخەوە ئێمە سەرکەوتوو نەبووین، تەنانەت دەستوریشمانە تاکو ئێستا ئەمە لەکەیەکی گەورەیە بەسەر عەقلی سیاسی ئێمە، بەسەر بیرکردنەوەی سیاسی ئێمە، بەسەر کەسایەتی سیاسی ئێمە. بیرکردنەوەی ئێمە بەڕاستی یعنی زۆر عیبە بۆ بیرکردنەوەی سیاسی ئێمە بۆ کوی سەرکردایەتی ئێمە. لێرە ئێمە لەبەردەم تەحەدای گەورەی خۆمانای لەم مەشهدەی دوای 2023 تا ئێرە تا ئەمڕۆ مامۆستا ئەبوبەکر کاروانی چه هەڵەیەکی زۆر استراتیجی لە ئایدیای کوردی بەگشتی نەک هێزێکی سیاسی بەدی کردووە یان خەفەتی لێ ئەخوا کە نەتواندراوە بکرێت لەوانەی کە هەیە مەسەلەن دەستورت ڕوشان باست کرد مەسەلەن لەوەوە ئەو پرسیارم بۆ دروست بوو. ئەمان توانی مەسەلەی سنوور یەکلاییکەینەوە بەو جۆرە بە مەتاتی نەهێڵینەوە لە چوارچەوەی مادەی 140 نەمان کرد بەداخەوە. کاتێ خستیشمانە مادەی 140ەوە بەداخەوە بەو جۆرە فشارمان نەکرد و ئامادەبوونمان نەبوو و سوودمان لە کاتەکان وەرنەگرن بوون بە دیوەخان بۆ دروستکردنەوە و ڕێخستنەوەی ناوماڵی عێراقی. سوودمان لەو دۆخە وەرنەگرت بۆ پیادەکردنی مادەی 140 لەو دۆخەیە. ئەمە یەکێ لە خاڵەکان. دووەمیان مەسەلەی ئابووریمان لە ڕووی فیدراالیەوە بە شێوەیەکی زۆر ناڕۆشن و لێڵ بەجێهێشت وامان لێ کرد کە بواری لێکدانەوە و شرۆڤەی جۆراوجۆر بێ. عادەتەن یاری لە دنیاشە دەقی دەستوری دەقی یاسایی بەهێزەکان تەفسیرەکەن لە قازانجی خۆیان. بۆ ئێستا دادگای باڵای فدرالی بمانەوەی نەمانەوەی لە قازانجی بەهێزەکان تەفسیرەکەمیان یەکشت لە ڕوسیاستخوا ببوو لە لێرە ینی بڕیاری وزە مەسلەی وزە تاکە سەرچاو گەورە ئابوووریەکە وزەیە بۆ ئێمە بڕیارێکی دروست بوو. من مەبەستمەوەیە کە ئەبوویە ئێمە ڕاشکاوانەتر لە دەستورە ئەو مەسلەیە بە قازانجی خۆمان یەکلاییکەینەوە. ئەبووە بە قازانجی خۆمان یەکلاییکەینەوە ئێمە بمانتوایە کۆنتترۆلی سەروەتی سامانی خۆمان بکردایە و لەژێر دەسەڵاتی خۆمان ئەبووە و من دڵنیاش دەکەم لە ماوەی 15 ساڵی ڕابردووە
ئەگەر بێت و ناکۆکی و گەندەڵی نەبووایە ئەم دوو خاڵە لاوازی استراتیژیی کوردی هەرێم و باشووری کوردستان نەبووایە ئێمە چارەنووسمان بۆ جۆرە نابوو و هەڵویستمان بەرامبەر بەغا بۆ جۆرە لاواز نابوو ئەم دوو خاڵە لاوازی استراتیژیە چارەسەر نەکرێ ئێمە ناتوانین لە بەرامبەر ئەوانەی ئەیانەوەی ئێمە لاوازتر بین ئێمە باری خۆمان ڕاستکەینەوە خاڵی لاوازی استراتیژی ئێمە لە باشووری کوردستانە ئەم دوو خاڵەیە ناکۆکی حیزبی کە ڕێگوڕیشەیەکی 70 ساڵی مێژووی هەیە لەگەڵ گەندەڵی ئەم دووە ڕاستکەینەوە هەرێمێکی یەکگرت و خاوەندە سەڵاتێکی ناوەندی دیدێکی استراتیژی خەمبڵێنراوی تەوافقی نیشتیمانیمان هەبێ توانە نیشتیمانیەکانمان هەبێت دەستورێکمان هەبێ پێناسی کۆمەلگای سیاسی ناوخۆمان بۆ بکە هێزێکی نیشتیمانی یەکگرتومان هەبێ کە وەلای بۆ کوردستان و بۆ دەسەڵاتە سیاسیەکە هەبێ بە دڵنیاییەوە ئێمە ئاتوانی زۆر شت بکەین کە ئێستا ناتوانین بکەین لە ئەم دۆخە ئێستا ئەمە قوت نادا بە یەکێتی و پارتیش مەسەلەن ئەگەر ڕاستە و خۆنە بێ ناڕاستە مەسەلەن ئێستا بیانوی یەکێتی و پارتی بۆ هێز بۆ هەندێک گەندەڵی ئەوەیە کە بەڕاستی بۆ نمونە باز لەوەکەن کە بۆی هەردوو دەسەڵاتەکە ئابووری و هێز لای خۆت بمێنێتەوە بەڵام ئەگەر ئەم کوردستانە بەهێزە بە یەکێتی و پارتیشی تیا بەهێز نابنێنی بە پێچەوانەوە ئەوان قوت لەوە وەربگرن نەوە قوت لەو قۆڕخکاری وەربگرن بە دڵنیاییەوە ئەگەر بێت و ئەوان ئامادە بن خەڵک چیەوێ هەتا تەنانەت سەقفی داخوازی خەڵکەوە نەدابەزیوە ئەگەر خەڵک تەنها لە کاتی خۆیان موچێ بدرێتێ ئەگەر لانی کەمی خزمەت گوزاریەکانی بۆ دابنکرێت لە هەرێمی کوردستانە یعنی خەڵک زۆر سەقفی داخوازی دابەزیوە داوای زۆرشی تریش ناکە ئەگەر لەسەر دەستی یەکێتی و پارتی کۆتایی بهێنرێ بە زۆری سەوز بە زۆری هێدن بەهێزی هەفتا بەهێزی هەشتا ئەگەر دەستورێک بۆ ئەم کوردستانە دابمەزرێ ئەگەر لانی کەمی شەفافیت لە سەرچاوەکانی داهاتە هەبێ ئەگەر پەیوەندێکی هەرێمی نیشتیمانی کوردستانی پێناسەکراومان هەبێ ئەگەر سەرچاوەکانی داهاتی ئەم وڵاتە ڕوون بێ و لە قازانجی خەڵک بەکار بێ بە دڵنیاییەوە کەم تیهێزی تر سەر هەڵەدا بتوانە منافەسەی پارتی و یەکێتی بکە لە جەوهەرە لە قازانجی یەکێتی و پارتیە بۆیە ئەم دۆخەی ئێستا لە ڕوو استراتیژیەوە لە قازانجی یەکێتی و پارتی نییە جارە لە قازانجی مێژوو یەکێتی و پارتی هەر نییە لە قازانجی کەسێتی یەکێتی و معنەوی پارتی یەکێتی هەر نییە بۆ داهاتوش درێزە بچێشە هیچ گرنتێ نییە تاکو سەر ئام ئیمتیازانە بەم جۆرە گرنتی هەبێ و بەردەوام بێ بۆیە ئەگەر بێت و لەسەر ئەساسێکی کۆنکرێتی بە شێوەیەکی ڕوون و بەرژەوەندەکانی خۆ لە بەرژەوەندی خەڵکا ببینیتەوە ئەو کاتە بەرژەوەندەکانت بە شێوەیەکی ڕەوا بە شێوەیە کە خەڵک بەڕەوایە بینی بۆ تۆ کە بەرجەستا بێ لە بەرژەوەندی میلەتەکەشە هاوسەنگی دروستە بێ لە نێوان بەرژەوەندی حیزبی و بەرژەوەندی گشتیەوە بە شێوەیەکی سروشتی و جیهان ڕێزن لێگرێ و کەسێتی تو ناشرن نابێ و تۆ توانی بەرنامەکانت پێشخەی و ئەو توانایی هەتە ئێستا چەند قاتی بکەیتەوە بێگومان بەرژەوەندیەکانی تۆ بەڵام ئەوە سیاست مەداریەوێ ئەوەی ئێمە ئێستا ئەیکەین زۆرتر کاراکتەری حیزبیە زۆر کەم عقلی سیاست مەدارمانەیە ئەو سیاست مەدارەی کە سیاسەتی نەکرد بێ بە پیشە سیاسەتی نەکرد بێ بە پیشە بەمە ئەگەر تعبیرێکی باکە زڤیبەر بەکاربێنین کە کتێبێکی لەسەر چێ سیاسیە و سیاسی چییە و ئەخلاقی سیاست مەداری گەورە چییە ئەڵێ کەسانێکان بۆ سیاست ئەژین کەسانێکن بە سیاست ئەژین ئەوانەی بۆ سیاست ئەژین ئەوە سیاست مەدارە گەورەکانن ئەوانە هەموو ژیانی خۆیان تەرخانەکەن بۆی لە پێناو میلەتەکەیانە بژین بۆی میلەتەکەیان پێشخەن بۆی میلەتەکان خۆشگوزەرانکەن بۆی ڕزگاری بۆی ئازادی بۆی سیستمێکی دادپەروەری بۆی خۆشگوزەرانی بۆ وڵا هاوڵاتەکانی خۆیان دابیرکەن و بۆ گەلەکان دابیرکەن بۆی دەوڵەتی بۆ کوردستان دروستکەن دەوڵەت دروستەمە بۆی هەرێمێکی گەشەکردوو بۆ ئەم میلەتە دروستکەن بۆی داهاتەکانی وڵاتە بۆی توانەکانی وڵاتە لە پێناو دروستکردنی ئومێد لە پێناو تەقانەوەی سەرچاوەکانی هێز هیوالە لە دڵ و ویژدانی ئینسانی وڵاتەیە بەکاربێنن بەڵام ئەوی بۆ سیاسەتەژی شوێنەکەی پێگەکەی بەکارهێنێ بەڕاستەوە بۆی خۆی دەوڵەمەندکە بۆی خۆش بای بژی بۆی کوڕ و کچوکسەکانین بەکاربێ سیاست تواناکانی وڵاتەکە لە ڕوانگەی خۆیەوە بەکارهێنە جارجار هەندێک خزمەتی وڵاتەکەکە بەس ناگاتە ئەو ئاست و ئەو ئاسۆ فراوانی کە ئەو کەسە بۆیەژی کە سیاست یا ئەکا لە پێناوی وڵاتەکەی خۆیە بۆیە ئێمە لە سیاست مەدارمان نقصانە ئێمە زیاتر کاراکتەری حیزبیمان هەن بڕیار بەدەستی تەقلیدیمان هەن خەیاڵی سیاست مەدار ئەخلاقی سیاست مەدار عقلی سیاست مەدار وجدانی سیاست مەدار ئەوانەی بە مەزنی ئەچنە مێژوەوە بزانە غاندی بزانە سەرۆکەکەی باشووری ئەفریقا بزانە ئەوانی ڕزگارکەری میلەتەکانی خۆیان بوون چەند بە مەزنی چوونە مێژووە پارەیان نەبووە یعنی پارەی زۆریان لە دوا خۆیان بەجێ نێشتووە بەڵام میراتێکی گەورەی ئەخلاقیان بەجێهێشتووە
بەڵام وڵاتێکیان لە دوا خۆیان بەجێهێشتووە بەڵام مێژوویەکیان بۆ دوا خۆیان بەجێهێشتووە بەڵام لە ویژدانی میلەتەکانە بنەمری ماونەتەوە لە ژیانی خۆیانە زۆر مهمە ئێمە وردە ئەمە مامۆستا کۆمەڵێک لە پرانسیپەکانی سیاست پرسیینەتەواتی پرسی نیشتیمانیمان تێک نشکاوە تێک نشکێنراوە بەداخەوە ئێمەیەکە لە من زۆر خەفەتە خۆم ئێستا هێرشێکی زۆر لەسەر نەتەوایەتیەوە هەتا هیوایە لە قەوم چێتی و دەوا زوێنە لە نەتەواتی وازانێ کێشەی ئێمە کێشەی نەتەوایەتیە وازانێ کێشەی ئێوە ئەوەی ئێمە وڵا ئینتەلامان کردووە زۆرمان خواردووە زۆر نەتەوایەتیمان هەیە لەبەرەوە تووشی کێشە بووین و سەرمان لێ تێکچۆ و ئیشەکانمان لەبەر ناڕوا و گەندەڵیمان هەیە و نادادیمان هەیە و ناکارایی ئیداریمان هەیە و نایەکگرتوویمان هەیە ڕێک بە پێچەوانەوە بەشێکی باشی ڕگوڕیشەکانی کێشەی ئێمە لە هەرێمی کوردستانە لەبەرەوەی ئێمە ڕێز لە پرینسیپەکان و بەهاکانی نەتەوایەتی ناکرێت لەبەرەوەی ئێمە بە گوێرەی پێویست کوردستانی نین لەبەرەوەی بە گوێرەی پێویست نەتەوەیی نین ئەگەر ئێمە نەتەوەی بین لە کوردستانە لانی کەم و ئەلفوبێ نەتەوایەتی چ خەڵکانەکەن ئەوانەی کوردستانی و ئیدعای نیشتمان پەروەردی کوردستانیەکان لانی کەم ئەلفوبێ نەتەوایەتی و نیشتمان پەروەری کوردستانی ئەبێ هەستی هاوبەش ئامانجی هاوبەش ناسنامەی هاوبەش کۆیان کاتەوە لە چوارچێوەی هەمویانە ئەبێ ئەم کوردستانە دەستورێکی جوانی تەوافقی کۆی کاتەوە نابێ هێزی حیزبی بمێنێ ئەبێ هەمومان هەستی هاوبەشمان هەبێ ئامانجی هاوبەشمان هەبێ پرۆژەیەکی کوردستانی نیشتیمانی هاوبەشمان هەبێ ئەبێ ئەم نیشتیمانە هەمومان بێ ئینتیمایی هێزەکان بۆ ئەم نیشتیمانە بێ هەمومان خاوەڵاتی خاوەنی ماف و ئەرکی هاوبەش بین لە ئەم وڵاتەیە دەرگا بۆ هەمومان وەکو یەکراوە بێ هەمومان سەربەرز بین بە کوردستانی بوونەوە و هەمووشمان دەرفەتمان لە بەردەما یەکسان بێ لەبەرەوەی کە ئەوە ڕوحی دادپەروەریە ئێمە ئەگەر ببوورە ئەوەی بەرژەوەندی کوردستانە ئەبێ ئەوە بکەین ئەوەی بەرژەوەندی کووردە ئەبێ ئەوە بکەین ئەوەی بەرژەوەندی گشتی ئەبێ ئەوە بکەین ئێمە ئێستا ئەوەکەین ئەمە نەتەواتێ ئەمە نیشتمان پەروەری کوردستانیە لەبەرەوە بەداخەوە ئێستا یەکە لە گرفتە هەرە قوڵەکەی ئێمە ئەوەیە کە ئێمە نیشتمان پەروەریانە ناجوڵینەوە بۆیە حتا ئەوەی ئۆپۆزیسیۆنە ئەوەی ناڕازیە یعنی یەک شتی لا ڕوون بێ بە بێبوونی ناسنامەیەکی هاوبەشی نیشتیمانی کۆکەرەوە بە بێبوونی چوارچێوەیەکی هاوبەشی نیشتیمانی کۆکەرەوە نە ئیسلاحمانای هەیە نە دیموکراتی مانای هەیە نە گۆڕانکاری لە کوردستانامانە هەیە هیچ شتێک مانای نییە ئەبێ بە فەوزا ئەبێ بە ئۆردوگا ئەبێ بە شوێنە کۆمەڵی خەڵکی بێ ناسنامەتی ئەوەی کە باسی چاکسازیەکە لە هەرێمی کوردستانە و لە نەتەوایەتی کوردستانیەدا لە نیشتمان پەروەری کوردستانیەدا ئیش ناکە بۆ ئەوەی خەڵکی کوردستانی ئینتیمای نیشتیمانی کوردستانی بەهێز بێتەوە ئەوەی باز لە دیموکراسیەکە بەڵام باز لە گەلی کوردستانێکی هوشیار و یەکگرت و خاوەن ئینتیمای نیشتیمانی ناکە لە بۆشایە بیرەکاتەوە و نەمانای گەلە زانێن نە دیموکراسی زانێن نە ریفۆرم و ئیسلاحیشە زانێ ئەبێ ئەم شتانە ڕوود بن مەم شتی زانستی ئیشەڵا من لە دوا ڕۆژە یان لە داهاتوە بە درێژی قسە لەسەرم چەمکاناکەم ئەم شتانە لێک دانابڕن بە هیچ جۆر لێک دانابڕن بەڵام ئاستەکان هێناوەتە خوارەوە مەسەلەن تێڕوانین و ڤژنی خەڵکی کوردستان چۆتە سەر بابەتی زۆر تا لەبەرەوەی بازرگانی بەشتەکانەوە کرێت بە ناوی خراپۆشە و ئێستا ئەو لەحزە خراپەیە براد لەنەوە هەشتا کتێبم لەسەر جەنگی دەرونی نووسیەوە یەکێ لەو لەحزە خراپانەی ئەوەیە یەکێ لەو لەحزە خراپانەی تەبیعی نارەکانیشمان هەندێک لە دەستگا مخابراتیەکانی دەوروبەری هەرێمەکەش بەشداری تیا کردووە ئەڵێ ئەگەر ئەتەوێت لە فکرێک بی ئەگەر ئەتەوێت لە فکرێک بی چۆن لێدەی چۆن زۆر کاریگەرە بێ لە وجدانی خەڵکی دای ڕزێنی ئەو فکرە بەرجەستەکە لە شخصیەکە لە حیزبیەکە لە دامەزراوەیەکە ئەنجابە لە دامەزراوەکە ئەنجابە لە حیزبەکە ئەنجابە لە کەزەکە تۆ بتەوێت لە پرەنسیپی نەتەوایەتی کوردی بدەیت لە کوردستانێتی و نیشتمان پەروەری کوردستانی بە بەرجەستێکە لە پارتیا لە یەکێتیە لە فڵان سەرکردەیە لە فڵان کەسە جابزە خەڵکی نائەتانەوێت پێتان بڵێن نەتەوایەتی چێ سەیری فڵان کەسکە سەیری فڵان حیزب بکە سەیری فڵان سەیری فڵان هینکە ئەنجا لێدە ئەمە نەخشەیە ئەمە جەنگی دەرونیە ئێمەمانان هوشیارین چۆنە جەنگە دەرونی یعنی ئیداراکرێ بەڵام بەداخەوە زۆربەی خەڵک هەتا نخبەکەش گوێنادا بە ئەم مەسەلانە ئایا هوشیار نییە پێی یا هوشیارە و لێپسراوەتی لە ئەستۆ ناگرێ یاخۆ لە بەرامبەریەوە خوانە خواستە شتێک وەرەگرێ نازانم بەڵام ئەمەینە کاکە تۆ ئەڵێ منە شتێن خوێنەوە ئەڵێ ئاڵای کردو ئاڵا محتەرەمە ئەگەر لە سایە وەرکرد و وات کرد و وات پێکراوال دەستکەوتن وابوو دادپەروێرەوە ئەگەروانە بوو بیخەرە ژێر پێڵاوەکانتەوە
چکارە ساتێکە ئەمەیان وەک ئەوەی چکە وەک ئەوەی ئاڵا وەک ئەوەی ئاڵا هی یەکێتی و پارتی بێ ئەگەر من کردوانە بە یەکێتی و پارتی بەڵێ ئەگەر من و تۆ ئەو ئاڵایە ئەگەر من و تۆ بەی خۆمان نەزارین چۆن ئەم خەڵکە کۆکەیتەوە چۆن ئەم خەڵکە لە چوارچەوەی چیا کۆگەیتەوە بە چی ناسنامەی هاو بەشیان پێدەی و ئەڵی کاکە ئەوەی یەکێتی خراپی کرد ئەوەی پارتی خراپی کرد ئەوەی فلان خراپی کرد ئەوەی ئەو خراپی کرد ئەبێ ئێمە چاکیکەینەوە چۆن ناچاکیکەیتەوە هەری یەک لە ماڵی خۆیەوە و بە ئاراستی خۆی و لە فەیسبوکەکەی خۆی بیرکاتەوە قسە بکە و جنێ و بتا و سکاڵا بکە و هاوارکە و چۆن کۆمەلگاوا دروستەکرێت چۆن بینای حکوومەتەکەواتە ئێمە بەڕێزمامۆستا لەناو فۆزایکی زۆر ئالۆز ئاژین فەوزا هەیە فۆزای ئەحلۆزیشی ینی ئمە دووجار لە ناو فەوزای ئەژین لە هەرێمی کوردستانە بەتاخەوە ئێمە تەبیع هەندێکی جیهانیە هەندێکی هەر خودی سۆشیال میدیا و فەیسبوک و ئینتەرنێت و ئێمە لە دۆخێکی جیهانیاژین کە زۆر کێشەیە مەسەل گەل لە ژێرفشارایە خەریکە چەمکی جەماوەەر جێگاگرێتەوە لە گەلەوە لە شعبەوە بۆ شعبەویەت و پۆپۆلیستی و یعنی ئەما بە زانستی قسەی لەسەر بکەیت ئێستا کاتی ئەوە نییان هەندێک کێشەمان جیهانی هەندێک کێشەمان جیهانی هەندێک کێشەمان ناوخۆی هەرێمی کوردستانە هەندێک کێشەمان یعنی پەیوەندە بە ئاستی ڕوحی و گۆڕانی قۆناغی ڕاگوزەری ئێمە لە کۆمەلگایەکی سونەتیەوە ئەگۆڕین بۆ کۆمەلگایەکی تر لە کۆمەلگایەکەوە چین بۆ قۆناغی لە کۆمەلگایەکی تر بەڵام جەوهەری قەیرانی ئێمە لەم سەردەمەیە لەم کاتەیە لە هەرێمی کوردستان قەیرانی سیاسیە ئەم قەیرانە سیاسیە ڕنگدانەوە هەیە ڕنگدانەوەی ئابووری هەیە ڕنگدانەوەی کۆمەڵایەتی هەیە ڕنگدانەوەی ئەخلاقیە تەنانەت ڕنگدانەوەی دینیشی هەیە یعنی قەیرانی لە گوتاری دینیشا دروست کردووە جۆرە لە پۆپۆلیستی لە گوتاری دینیشا دروست کردووە بۆیە ئەگەر ئێمە جەوهەری ئەم قەیرانە چارەسەرکەین تەبیعی ئێمە دیدی جیاوازمانەیە نەخێر جەوهەری قەیرانەکە ئەخلاقیە ڕاستە لەم ڕۆژەوە ئێمە ئەگەر دیدێکی فەلسەفی ئەخلاقیمانە بێ جەوهەری قەیرانەکە ئەخلاقیە لەبەرەوەی جەوهەری سیاسەتەکەش لێپسرا و لە ئەستۆنەگرتنی ئەخلاقی ئەمە ڕاستە بەس ئێمە بەم تعبیرە ئاساییترە بەکارێنی کاگەر بێت و ئێمە لە ڕووی سیاسی و خۆمان بیناکەینەوە ئەگەر لە ڕووی سیاسی و خۆمان بیناکەینەوە ئەگەر ئەم نەفرەتی و هینە بینکەینەوە ئەگەر واز بێنین دەسەڵات ببەستینەوە بە غەنیمەتەوە وەکو محەممەد عەبدولجابری کاڵێ یەکێ لە دیارترین دەرکەوتەکانی عەقلی سیاسی عەرەبی دەسەڵات ئەبەستێتەوە بە غەنیمەتەوە لە مێژەوە هەتاکو ئێستا من کە بووم بەکار بەدەست ئەبێ لە دوایە خزمەکانم و خۆشمەکانشم چاوەڕێم لێ بکەن چەند دەوڵەمەند بووی و ئەگەر دەوڵەمەند نەبووم لە دوایە لە پۆکەست پۆستەکە ماتە دەرەوە خەڵک بە گەبژە مەزانێ دەرفەتم لە دەستداوە چۆن دەرفەتم بووم بە فڵانش و لە دوای بە دەوڵەمەنی دەچوومەنەتەوە عەقلی من عەقلی خزمەت نییە لەبەرەوە یەکێ لەو چەمکانی لە وڵاتی ئێمەیە شێوا و زڵمی لێکرا و ناوەڕۆکەکەی بەتاڵکراوەتەوە لە هینی خۆی چەمکی لێ پرسراوە مەسئول ئێستا کاڵی کوڕی ناشێن کردووە کوچی مەسئول شتی مەسئول لە کاتێکا تۆ شتی گەورەت بێتە پێشاو بەسەل نا شتی پێچاوانە دێتە پێشاو لە بەراوی لێپسراوێتی لە ئەستۆ ناگرێ تەبیعیان دێ لێپسراوی پاکیشێ لە بەرەوەی وێنەمەندیش نەبوو باش بالەوە پەرمەوە بە پرسیارێک پەرمەوە بە مەسەلەی پەیوەندی نێوان ئێستای هەرێمی کوردستان و بەغدا بەو ناوڵێ ئێستا ئەگەر وتەیەک پێنین کاڵێ هەموو کێشەکانی هەرێمی کوردستان کێشەکانی وان هەولێر و بەغدا هەرێم و بەغدا خەتا هەرێمی کوردستانە یەکێکە و قسەیە بکە خەڵکێکەیە پێتەڵێ عراقسی و ئەمانە مەبستم جەنابن ینی ئەو ڕستەیە بێنە یەکێکیش بڵێ نەخێر هەموو کێشەکان پەیوەندی بە بەغداوەیە و بەغدا وای لێ ئێمە کردەوە و بەغداوێ ئەڵێ نامە دەستیشیتی و پارتی لە پشتە وتا یان ئەو گوتارە باشتر ئەکڕێ کە زەمی هەرێمی کوردستانەکە بەداخەوە لای ئێمە لە تاچی کوردیا لە هەرێمی کوردستان لای من شتێکی دیکێت تا ئەنتی خوێندنەوەی دیکەم بۆیە بەڵام ئەو پرسیارە پەڕینەوە بۆەوە بۆ وای لێ هاتووە قیف سامیەک خۆشەویستتر بێ لە وەزیری مەسەلەن وەزیرێکی خۆمان دەسەڵاتدارێکی بەغدا خۆشەویستتر بێ لە دیانی بۆ وای لێ هاتووە بۆ ئامان لێ کردووە دیسان کێشەیە لە سیاسەتەکەیە ئەنجە پەڕینەوە بۆ ئەو دیوە حەمرین و باسی ئەو بکەین ئێستا زۆرە مامەڵەیەکە دەستورە یاسایە پرەنسیپە ئیش پێکتر بوونە کامیانە لەگەڵ یەکترائی کرد بۆ لە هاتووە لە بەرەوەی ئێمە بەداخەوە لە هەندی ڕۆمەرجی گەلمانتیانەماوە
و هەرێمی کوردستان تا ڕادەیە بەداخەوە هەندێک سیمای ئۆردوگای بەسەرازاڵە وەک گەوەی خەڵکێکی جۆراجۆر هاتە بن لێرە دانیشتە بن هیچ ناسنامەیەکی کۆکەرەوەی ڕوون بەیەکانەوە نەبەستێتەوە وەکو چۆن لە ساڵی 1930ەکە مەلیک فەیساڵ پێناسەی گەلی عێراقەکە ئەڵێ کۆمەڵە تۆپەڵە خەڵکی جیاوازن کۆبوونەوە لە چوارچەوەی عێراقا هیچ ناسنامەیەکی ڕاستەقینەی ڕوون بەیەکیانەوە نابەستێتەوە و چەمکی گەلیان بەسەرە ناچەسبێت خۆ هەڵناگرێت تاکو ێستاش عێراق وایە لە 23 قسەی کردووە ناگرێت لە 32 ئەکە لە من لەو گونامیلکای خوێندوتەوە لە فەیساڵەوە یعنی لە تاکو ئێستا عێراق گەلێ تاکو ئێستا عێراق گەلنی بەداخەوە ئێمەش گەلنی یعنی تاکو ئێستا ئێمە گەلی باشووری کوردستان پێک ناهێنین لەبەرەوە کووتمان هەستی هاوبەش و ئامانجی هاوبەش و دیدی هاوبەش و سیاسەتی هاوبەش و دام و دەستگای هاوبەش و حکوومەتی هاوبەش و سیاسەتی هاوبەش و ئەم جۆرەشتانە ئەو بەشتانەمان نین ئەمە جگەی وە کووتمان کە بەردەوام دەستێوەردانی دەرەکیشەیە وێنامان بۆ دیارریەکە ڕەمزەکانمان بۆ دیارریەکە جۆری شەڕەکانمان بۆ دیارریەکە ئەنجا شەڕەکانمان لەسەر ئیمتیازن بە ناویشتی گشتیەوە بەداخەوە جاری وایە لەسەر امتیازی شخصیە لەسەر امتیازی ناوچەیە لەسەر امتیازی گروپیە بەڵام بە ناویشتی گشتیەوە جا من وەڵامێکی جیاوازە دەمەوە لە هەردووکان من بە بڕای من لە ڕوێکەوە فول خەتای هەرێمی کوردستانە ئەم ڕۆکامەیە ئەو ڕۆی کە ئێمە بووە لە ساڵی 2023ەوە لانی کەم کولە لە 1990ەوە ئەبووە ئێمە شەڕی ناوخۆمان نەکردایە هەرێمەکەمان بنیات بنایە ئەبووە لە 2023 و کۆتاییمان بە دابەشبوونەکاری ناو هەرێمی کوردستان بێنایە ئەبووە هەرێمێکی دەستوریمان هەبووە ئەبووە هێزی پێشمەرگەمان بەم جۆرە نەبووە ئەبووە دام و دەستگاکانمان بەم جۆرە نەبووە من دڵ نییە ئەگەر حکوومەتێکی لێپرسراوی و دەسەڵاتێکی ناوەندی هەرێمی کوردستان و سیاسەتێکی یەکگرتو و ئەمەمان هەبووایە ئەوەندە سەرچاوی داهات و توانای نیشتیمانیمان هەیە کە ئێمە بەو جۆرە پێویستیمان بە بەغانە بووایە کە ئێستا بەخا بۆ جۆرە سوکاتی بێمە بکە کە بێ سوکاتی ئەوەی بەغایکە سوکاتی بە مانای سای سوکاتی چکۆمەمە ئەمامین ئێمە لە 2010ەوە دەستی پێ بکە تۆ قسەکانی مام جەلال و کاک مەسعودۆمانە بخوێنەوە لە 2010ەوە دەستی پێ کرد هەجار و جومگەی چەمپاڵ کاکە لە 2009 نوری مالکی بە دەبابە هێری هەڕەشەی کرد بێتە سەر کوردستان ئەمریکەکان نانیشت ینی خۆ ڕوون و ڕاشکراوە ینی خواتی دیجلۆ ئەم جۆرەشتان ئەمریکەکان نەبووە یانەکرد ئەمە یەک لە ڕێکیتەوە فول خەتای دەوڵەتی عێراق لەبەرەوەی ئەسڵەن ئێمە بە زۆر بە دەوڵەتی عێراقەوە یعنی لکێنراوین ئەسڵەن ئێمە جینۆسایت کراوین لە چوارچەوەی عێراق ئەسڵەن هەر بە گوێرەی ئەو دەستوری عێراقا ئەبێ عێراق سەدان دەیان ملیار دۆلار قەرەبووی خەڵکی کوردستان بکاتەوە هەر بە گوێرەم دەستوری عێراق کە ئێمە زیانمان پێگەیشتووە لە سای ڕژێمەکان جینۆسایت کراوین ئەسڵەن ئەگەر سەیری واقعی ئێستا عێراق بکەین بزانە من گوێم لە قسەیەکی جابر گرت وەزیری ئابووری پێشەوەی ئەوەی جەماعەتی حیزب هێن بوو وەڵام مەجلیسی عەلا بوو پێشتر یعنی وەزیری ئابووری بوو ئەڵێ 290 ملیار دۆلار لە عێراق دیار نەبوو قسەمە کرد لەگەڵ سەرۆک وەزیرانن جەنابی سەرۆک وەزیرانی کرد پێم بڵێم شتانە چیان لێ هاتووە بۆ پرۆژەی وهمی 290 ملیار دۆلار کە وڵاتی دەوڵەتی پێشتانە زۆر نەوروژێنین و هین نەبیوەم جۆرەشتانە ئێستا ئێمە یعنی ئێمە گەر ئەمە وڵاتی خۆمانە ئێمە وڵاتێکی لە ئەسڵاتدا گیرکراوین ڕاستە قانونی نەدۆڵەتی واناڵی یەسەوە بەڵام مەگەر بینە سەر واقعی ئێستا ئەمە لێ پسراوەتی هاوبەشە ئەمە بەشێکیەکێتەوە سەر عێراق بەشێکەوێتە سەر هەرێمی کوردستان لەبەرەوەی ئەمەی ئێستا یعنی بەتابەتی دوای ئەوەی کە بەدەستی خۆمان دادگای باڵای فدراڵیمان تێکەڵ بە مەسەلەکان کرد ئێستا بەشێکی جێبەجێ نەکردنی دەستورە لە عێراقەوە بەشێکی شەرفرۆشتنی حکوومەتی عێراق بەکارهێنانی کارتی موچە و بەشە بودجێ هەرێمی کوردستانە نەک تەنها لەلایەن حکوومەتی عێراقیەوە بەڵکو لەلایەن هەندێک دەوڵەتی هەرێمی شەو بۆ فشارکردە سەر هەرێمی کوردستانەوە بەشێکیشی پەیوەندیە بەو گەندەڵیەی کە لە مەلەفی نەوت و بەو دابشبوونە و بەو ناکۆکەی لە نێوان هێزەکان هەیە لە هەرێمی کوردستان بە تایبەتی هێزە حکومڕانەکان کە لێرە لە ڕاستیان ناتوانن بە شێوەیەکی ڕاست مامەڵە بکەن لەگەڵ بەغایە بۆ ئێستا لێ پسراوێتێکی هاوبەشە بەس بە پلەیەکەم بێگومان هاوبەشێ بە پلەیەکەم لێ پسراوێتەکە هی بەغایە بەڵام ئەگەر هی بەغاش بێ
هەر خەڵک بێگومان چاوەڕوانی لە حکوومەتی هەرێمی هەرێمەیە کوردستان. چکو مەگەر ئەویش بێ ئەوە ئێمەین لاوازین ئێمە ناتوانین فەراغە بۆ بەرگری لە شایەکەمان دروست ناتوانین بەرگری لە مافەکانی خۆمان. ئەگەر ئەوە بواە ئەوەی بەڕێزت باسیەکەی مەسلەی دەستورێکی باش لێپرسراوێتیی لێپرسراوانە هێزێکی نیشتیمانی کۆتایی هێنان بە دوو زۆنی و حکوومەتێکی بەرپرسیار لە خزمەتی خەڵکدا بواە ئەگەر خەتاکەش لە بۆخدا بواە یان تێڕوانینیی دوژمنکارانەی هەبواە هەموو خەڵک بێکەوە نەئەچۆ سەرستەیجەکە لەگەڵ هەرێمی کوردستان و سیاسیەکان بیرمان نەچێ خەڵکانە ڕۆژە موچان وەرنەگەر موچان وەرناگرت یعنی ئەم ناڕزایەتیانەی ئێستان نەبوو حتا لە نەوەتەکانە وڵی ئێستا زۆر بە احترام و مامەڵە بەڵێ نانە خەڵکی ئێمە زۆر بەڕێزە خەڵکی ئێمە زۆر بەڕێزە کۆمەلگای ئێمە زۆر بەهێزە خاوەنی شایستەی ڕێزگرتنێکی زۆر گەورەیە زۆر گەورەیە بە تایمەتی مرۆڤی ئاسایی ئێمە لە ئەم کۆمەلگایە بڕواتە بێ ئەو فشارانەی لە کۆمەلگای ئێمە کراوە لە هەر کۆمەلگایەکی تر بکرا زۆر داڕوخێ سپاس بۆ خوای گەورە یعنی ئێمە ژنی لەش فرۆشی کوردمانەیە زۆر بەدەگمر ژنی لەش فرۆشی کوردمانەیە زۆر بەدەگمر هەر کۆمەلگا لە ناو خۆیە ناتەواویەکانی خۆی پڕەکاتەوە و زۆرشی دە و هەتا زۆر شتی قوبول کردووە هەتا ئەوەی جنێوەدا بە حکوومەت هەرێمی کوردستان هەتا ئەوەی ئەڵێ بام حکوومەتە بڕوخێ بام هەرێمە بڕوخێ من دڵنیاتەکەم لە ناو هەست بە شەرمەزاریەکە یعنی ئاسارەکە لانیکە بەڵە من بە بەڵگەوە پێتەڵم ئەو خەڵکەی واڵێ لە ناخی ئەمەوەکو جنێوی سیاسی بەکارهێنێ بەرامبەر خەڵکانی پێی وایە بەڕاستی نوێنەرایەتی ئەم ناکەن و پێگەکە شخصەکەیەتی ئینا لە ناخی خۆیان هەست بە شخصەکەیەتی لەگە ناخی خۆیان هەست بە شەرمەزاریەکە لە ناخی خۆیان پێی وایە ئەم هەرێمە لە ناوچی ئێمە ڕسوابین لە ناخی خۆیان پێی وایە ئەم هەرێمە شتێکی لێبێ ئێمە کارساتبارە و بە عەمەلی ژوایە ئەم هەرێمە بەدیلی هەرێم بۆ ئێمە ڕسواییە بەدیلی هەمرێن بۆ ئێمە کارەسەتە بە عەمەلی وایە بەدیلی هەرێم بۆ ئێمە دادپەروەری و خۆشگوزەرانی و جوانی و سنگینی و ئەم جۆرەشتانە نییە بۆی ئەبێ هەرێم چەسپا و بێلامان لە دوای ئەوە شەڕی مافەکانمان بکەیت بەگشت پارتیاچی بەگشت یەکێتیاچی بەگشت عێراقاچی بەگە وابێ هاوسەنگیەکیش لەمە بکەین چەندە خەتای عێراقا چەندە خەتای هەرێمە و ئەگەر ئێمە لێرە فشارەکانمان زیان لە پێویست کرد چەند عێراق وەڵامەداتەوە یا چەند عێراقی استغلالەکە بەتابەتی عێراقیش فەرەخەکانی ئێمە نابینی بۆ شایەکانی ئێمە کە مقڵەکانمان بێ نخبەی سەرکردایەتی ئەو نخبەی ڕێبەراتی حیزبەکانەکە ئەوەی کە ناوەندی فکری ناوەندی سیاسی ناوەندی ڕاگەیەن کار ئەوانەی کە کاریگەرن لە سۆشال میدیایە ئەبێ ئەم هاوسەنگیانە ڕەچاو بکەن بۆ ئەوەی ئێمە ئەو ڕۆڵە ببینین لە ڕاستە کە خزمەت بە ئەجێندا گشتەکانەکەن بە مافەکانی هاوڵاتیەکەن بە مەسەلە ئەنجا هاوسەنگیەک ڕاگرین لە نێوان مەسەلە نیشتیمانیەکانە لە نێوان مافەکانی هاوڵاتیە جیهان هەرم ڕۆنیە پشت بەخوانەتەوەی ئێمە ئەمە تێپەڕێنن پشت بەخوا وڵاتی ئێمە ئەمە تێپەڕێنن پشت بەخوا چینە قۆناغێکە ئینشاءالله تەعالا ژیانمان چەند قەت لە ئێستا باشترە بێ ئێستاش بە هەموو ئەم ئازارانەوە ژیانیەمان لە زۆربەی ئەم دەوروبەرە باشترە یعنی ئێمە هاوسەنگی بکەین لە نێوان مەسەلەکانە بمانەوە نەمانەوە ئێمە پرسێکی نیشتیمانیمان هەیە وارخۆمان باجێ دێت وارخۆمان داخێ خۆین وارخۆمان شەهید دەبین مامۆستا باسی سەرپێچی مێژوویت کرد وتت بۆ هەرێم بۆ عێراق و خۆ پێناسەکردنەوەکە لێرە بەڕاستی زۆر ئەو قسەیە کراوە ئەبێ ئەم زەختە ئەم فشارە ئەم دۆخە ئەم قەیرانە یان ئەم پرێسکردنا هەرێمی کوردستان دەسەڵاتدارەکانی بخاتە بەردەم خۆ ئەبدێتکردنەوە بەردەم خۆ نوێکردنەوە خۆ پێناسەکردنەوە بەڕاستی ئێستا کاتی ئەوە نییە تۆ میلەتێکە بینی دوو مانگ موچە وەرناگرێ ڕاستە نیگەرانیەک دەرەبڕێ ڕاستە ئازارەکانی لە ڕێ سۆشال میدیا و لەوێ دەرەبڕێ بەڵام هێشتا ڕێستەگرێوەکو جەنابەت میلەتێکی زۆر بەڕێزین میلەتێک ئەو هەموو فشارانەی لەسەرە میلەتێک ئەو هەموو دۆخە دەرونیەی لەسرە هێشتا لەگەڵ پرسیینەوە نیشتیمان ئەگەر لێرە لێش قسەیەکەکە کاتی ئەوش نییە بەڕاستی لە بەرپرسیارەتە لە دەسەڵاتدارێتە خۆ ئەبجێتکردن خۆ پێناسەکردنەوەی کە بێ بەرامبەر بە میلەت بەرامبەر بە نیشتیمان یعنی چیتر هاوڵاتی نەبێتە قوربانی بە هەندێک لە مەساڵح و بەرژەوەندی گەورەکانیش بێتە قوربانی ئەمە بەر ببەستمەوە ببورەت خوا ببەستمەوە بە پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و بەغدا خۆ ئەگەر بەغدا ئەو بۆشایانە نەبینێ و کە لێنانە نەبینێ باوەڕ کە مەعاش هەرە نێرێ ڕەگەلشتی دیکە پەڵپمان پێ بگریان کێشەمان بۆ دروستکە کە بزانێ ملت و بڕاتە بێ ئەم ناکۆکەی هەرێمی کوردستان نەبووایە ئەم دابەشبوونی هەرێمی کوردستان نەبووایە ئەم بێمتمانەیە بەرامبەر بە یەکتر نەبووایە ئەم لە سەنگەر و لە مەڵازدانە بۆ یەکتر نەبووایە لە 100 لەسەر 5 ئەو فشاری لەسەر هەرێمی کوردستانە هەبوو
لە قۆناغی ڕابردووە ئەو ئازاری میلەتی ئێمە چەشتی نەیەچەشت بڕواتە بێ زۆر بێ و ئازارانە و ئەو فشارانی لە بەغا و توشما بوو ڕنگدانەوە بەرەنجامی ئەو ناکۆکە ناوخۆیە بوو بە زانیاری بە زانیاری بەلێکدانەوە نا بەلێکدانەوە نا بە زانیاری بە زانیاری ئەوە دەرگای کردەوە نەک بۆ ناوخۆ تەنانەت بۆ هێزە هەرێمایەتیەکانیش فشارەکانیان لەسەر ئێمە زیاترکەن کاتی ئێمە دەرگاکانەکەینەوە یعنی مالک بن نەبی برمەندی گەورەی جەزایری زۆر جوان وتوێتی ئەڵێ ئەوە کۆڵۆلیانزم و ئیستعمار نییە یەکسەر بێ وڵاتان داگیرکە ئەوە پێگەشتنی هەلومەرجی وڵاتانە بۆ دەرگاکردنەوە بۆ ئیستعمار ئەویش دە سوود وەرەگرێت لە ئەو هەلومەرجەکە پێگەشتووە ئەوە هەلومەرجی ناوخۆی کوردستان پێگەشتووە بۆ ئەوەی خەڵکی بێەوە بەرهێنانی سیاسی خراپی خۆی تیابکە و لاوازیەکانی تۆ ئەقا سوود لێ وەرەگرێ بە قازانجی تێر بەو جۆرەی لەیەکە کە لەیەکە لە ڕاستیە ئینا ئێمە توانەکانی ئێمە لەوە گەورەترن و لە ڕاستیە هەم توانە ئەبوووریەکانمان هەم توانە سووسە هەم توانای خەڵکی ئێمە خەڵکی ئێمە بڕاتە بێ خەڵکێکی مەدەنیە من پێم مناخۆش بوو لەم ڕۆژانەیە هەندێک سیمە هەندێ بۆ یەکەم جار هەندێک گوتاری عشاریە بیستم لە هەندێشتی کوردستانە بۆ یەکەم جارە لە کوردستانم شتانە بیستم عشاری کوردستانیش پێشکەوتوترە لە دەرەوەی خۆی عشاری کوردستان پێشکەوتوترە لە دەرەوەی خۆی من پار تونس بە یەکە لە دەوڵەتە هەرە سیکولار و ئەلمانەکانی دنیا عەرەب دانرێ پار لە شەڕێکی ناوخۆی عشاریە زیاد لە 200 کەس کوژرا ئێمە لە کوردستان ئەم شتانەمان نییە ئێمە لە کوردستانە نەشەڕی دینیمانەیە نەشەڕی عشیرەتی گەورەمانەیە نەشەڕی نەتەوەی گەورەمانەیە نەشەڕیتی ئیسلامی و ئەلمانی گەورەمانەیە شەڕی سیاسی ناڕەوامانەیە شەڕی کورد و کورد شەڕی ئیمتیازی ناڕەوام ململانی سیاسیمانەیە کە ئێمە ڕێک نەکەوتوین کابێ بگەینە سیازشێکی مێژوویی چوارچێوە دانین وە کۆتایی بێنین وە بچین خۆ پێناسەکردنەوەیە باش خۆ پێناسەکرد ئەو مامۆستا خەریکە ڕێکەوتنەکەمان وای لێ کات لە دەستمان ڕاکە ئیسرائیل و ئێران 12 ڕۆژ جەنگێکیان کرد ئەوەی بینیمان مەشهدەکە وێنەکە لە بەرچاوی هەموو خەڵکایە خۆ پێناسەکردنەوەی ئەم شەڕەتی لێ دێت پێت وایە گورزێکی تر بەڕێوەیە یا خۆت بەم شێوەیە مامەڵە کە بەردەوامە بێ براد وتارێک وتارێکم نووسی لە پەیجەکەی خۆما بەناوی جەنگێکی تەواو نەکرا و ململانەیەکی گەورەتر لە جەنگ بەڵێ بە بڕای منم جەنگە تەواو نەکراوە و ئەو ململانەی کە 45 ساڵ زیاتر لە نێوان کۆماری ئیسلامی بەرەنگانی ئیسلامی لەگەڵ ئیسرائیل و هاوپەیمانەکانی لە ناوچەکەیە بەردەوامە لە جەنگ گەورەترە جەنگ ئامرازێکی ئیدارەکردنی ئەو ململانەیە ئەو ململانەیە فشاری ئابووری ئابڵۆقی ئابووری فشاری دیبلۆماسی یعنی جەنگی مخابراتی و تێکدان و تورۆر و حتا چارەسەری کاتی و کات بەڕێکردن و فێڵ و تەڵەکە بازی و لەوانە جەنگی ژێکەکە لە ئامرازەکانی ئەم جەنگە ئەگەر بێت و سەیریکەین لە ڕۆنگەی ئیسرائیلەوە ئازاری بە کۆماری ئیسلامی ئێران گەیاندووە بەڵام هیچ شێک لە ئامانجەکانی نهاتۆتە دێ بە تەواوەتی هیچ شێک لە ئامانجەکانی ئیسرائیل نهاتۆتە دێ ئیسرائیل ویستی کۆتایی بە پرۆگرامە ئەتۆمیەکەی ئێران بێنێ زەبریان لێداوە بەڵام نەیانتوانی خاپۆریکان توانای کۆتایی بە توانە موشکەکەی ئێران بێنن زیانیان پێگەیانەوە بەڵام نەیانتوانیوە کۆتایی پێبێنن ئیسرائیل و نەتەنیاهۆ ویستی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران بڕوخێنێ بە خەڵکەکە بەڵێ بەڵام نەیانتوانی و ڕژێمی کۆماری ئیسلامی بڕوخێنێ توانیە ئیسرائیل ئێوێ و ویستیوێتی کە کۆتایی بە بەرەی بەرەنگاری ئیسلامی لە ناوچەکە بێنێ بە سەرۆکایەتی کۆماری واتە گروپەکانی نزیک لە کۆماری نەیتوانیوە لەبەرەوە ئەم ململانەیە بە بڕوای من بەردەوامە بێ و ئەگەری دووبارە دەستپێکردنەوەی جەنگ ئەگەرێکە لە بەردەم دەست پێ بکاتەوە ڕەنگە هەمەلایەنەتر و تون و تویشتر ببێ و ڕەنگە ئاگرەکەی لە نزیک ئێمە و بەهێزتر ببێ بەهێزتر ببێ ئێران تێڕوانینی بۆ دەرەوەی خۆی ئەمجارە چی لێ دێت بە تایبەت ئەڵێن هەندێکڵەن نیگەرانی هەیە لە عراق نیگەرانی هەیە لەو گروپ لەو هێز لەوە یان ئەوە ئەکات جارێکی دیکە یان جارێ خەریکی ناوخۆ ئێران زۆر تووڕێیە وەکو پڵنگێکی بریندار وایە و زۆر ناومێرە لە دەوروبەرەکەی ئەو شتانەی کە ئێمای بیستین و وەکو بڵێ دزەی کردو بۆ دەرەوە ئێران کۆمەڵی پەیامی هەیە لانی کەمەوەی کە لە دەستگاکانی ڕاگەیاندنەوە یا لە دەستگا هەواڵگیریەکان دزیان کردو بۆ دەرەوە پەیامی داوە بە عێراق بە هیچ جۆرە جارێکتر پاساوی ئەوەتان لێ قبول ناکەین کە ئێمە ناتوانین ئاسمانی وڵاتەکەمان پارێزین لە بەردەم هێرشی ئاسمانی ئیسرائیل ئەگەر وابکەن ئێمە کاردانەوەمان بەرامبەر ئێوارە یعنی ڕوتی نیشتیمانی لە بەسەرکردایەتی سەدر هوشیاری لەوادە کە ئێران کاردانەوەی زۆر تون دێبێت لە حاڵەتی دووبارە هەڵگیرسانەوەی شەڕ
یعنی گروپەکانی نزیک لە کۆماری ئیسلامی ئێران وەکو حیزب الله ئەم زۆرە شتانە پەلاماری لە لێدوانەکانیانە پەلاماری پێشمەرگادن و پێیان وایە ئەم جار وەکو سوپای پاسداران ئەڵێ ئەم جارە گەر جەنگ هەڵگیرسێتەوە ئێمە هیچ هێڵێکی سوورمان لە ناوچەکەیان نابێت و ئەو درۆنانەش کە لەم ناوچەیە پەلامادران ئەوە درۆنی سزادان نەبوون درۆمی پێیان ناردن بوون درۆنیش ئەوە نەبوو کە فلان کەس وێران فلان دەستگاکەن و فلانی درۆنی پێیان ناردن بوو ساگەر جەنگەکە دەست پێ بکاتەوە ڕەنگە هەم پانتاییەکەی گەورەتر ببێ و هەم جەنگێکی توندوتیشتر ببێ و هێڵی سووری کەمترتیا بێ و پانتایەکیشی عێراق بێ و لەوانە هەرێمی کوردستانیش و هەندی هێزیشەکەن ئیش لەسەر ئەوەکەن کە هەرێمی کوردستان وێنای تێکدەن وەک بەشێ لە هاوپەیمانی ئیسرائیل وێنایکەن بۆ ئەوەی کە بەشێ لە ڕق و تووڕێیەکە بەستوانیان سیاسیان خۆیان پارێزنی هەرێمی کوردستان لەو 12 ڕۆژەیە هەرێمی کوردستان سیاسەتێکی بێدەنگی یعنی پێڕەوکرد لە ڕوانگەیە سەرۆکایەتی هەرێمی کوردستانی جۆرە لە لێدوانی هەبوو و پەیوەندی هەبوو لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە بەڵام ئێرانەکان لە سەرەتا سوپاسیان هەڵوێستانیان کرد بەڵام لە دوایە ئێستا ڕخنەیتونیان لە هەرێمی کوردستانەیە لە عێراقیشا کۆمەڵێ دەنگەیە هەم لە ناوەندە گروپیەکانە هەم لە ناوەندە سیاسیەکەیە کە هێرشە کاتە سەر هەرێمی کوردستان و بۆ تۆمەتداریەکە کە وێنای خۆی تەکا کردووە بە ئیسرائیل با ئەو پرسیارە بۆ مێژوو بکەین هەڵیگرین بەڵام ئەو پرسیارە بکەم ئەگەری مفاجەیەک لە عێراقا هەیە بە تایبەتی مەسەلەن ئێران دانانیشێت بۆ بێدەنجە دانانیشێ و ڕەنگە گروپی دیکەش هەبێ بیاوێت مەسەلەن عێراق بۆ فۆرمەی ئێستا نەوێنێت وەرچەندە بەرەو هەڵبژارنە بەڵام پێت وایە مفاجەاتێک ڕوودات ئیتر لە گروپێکی لە ناکاو ئیتر لە تەقینەوەیکی مەبەستم تەقینەوەی بۆم بێشر نییە تەقینەوەیکی لە ناکاوی عێراقیانە من پێشتری نووسیومە ئێستا دووبارەیەکەمەوە لە ڕێگای زەبروزەنگ و توندی توژیەوە بێ یا لە غێری ئەوە بێ پێم وانە دۆخی عێراق بەم جۆرە ئێستا بمێنێت بۆی پێم وانێ بمێنێت بۆ شێوێ نامێن پێم وانێ ئەم دۆخە و ئەم هاوچێشەی ئێستا لە عێراق حاکمە بەم جۆرە بمێنێت هیچ خەت هیچ سەرەدا و دیارە زۆر خۆی زمینی بۆ خۆی لە بارەوە ساس بەشێکی پەیوەندە بە ململانەکان عێراق بەشەکە لە ناو جەرگەی ململانەکانە بەشەکە لە بەرەی بەرەنگاری ئیسلامی ناوچەکە بەشەکە لەو ململانەی لە نێوان ئیسرائیل و کۆماری ئیسلامی ئێران لە ناوچەکە هەیە بەشەکە لەو ڕەخنانەی کە ئیسرائیل و ئەمریکا لە سیستمی دەسەڵاتداری عێراقی هەیە بەشێکە لە قەتیسنەمانی چەک بەدەستی عێراقا بەشێک لەوەی کە یعنی لەو ململانەی کە لە عێراق لەو ململانە ناوخۆیانەی لە عێراقا هەیە و چاوەڕی دەرفەتەکەن بۆی کە سوود وەرگرن لە دۆخەکە و بەشێک لەو لاوازانەی لە خودی عێراقا هەیە عێراقی شەڕی ناوێ هیچ شەڕی ناوێت تەنها ئەمریکا بڕیاردا هەموو پارەی عێراق هەموو توانایی دارایی عێراق لە نەوتایە دەسە تا نەوتی توانای دارای عێراق دەوڵەت نێوکو کۆمپانیای گوایە نەوتە فرۆشێ و بەسەر خەڵکا دابەشیەکە و بۆی من هیچ گرنتی نابینم نە بۆ دوا ڕۆژی خۆمان نە بۆ عێراقیەکانیش لە ڕاستە لە عێراق گرنتی نابینم ئەم پارەیەچێتە یعنی بانقی فدراڵی ئەمریکایە و ئەمریکا تۆ گرتەوە عێراق کۆڵەوارە بێت یعنی هیچ پێویستی بە هیچ نامێن من بەرنامەکەم زۆر بەدڵ بوو تۆ ئاسوودە بووی مامۆستا لەو گفتگویە من ماوەیەک دابڕا هیوادارم قسێکمان کرد بێ لانی کەم بۆ بینەران و بۆ ئەوانی کە گوێیان لێمانە بێ خزمەتێکمان کرد بن من دڵخۆشە بەم ئەگەر خزمەتێکمان کرد بێگومان سوپاس بۆ بەڕێز مامۆستا بەکر کاروانی سیاسەتمەدار سوپاسی جەناب دەکەم زۆر سوپاس بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بێکەوە گەیشتنە کۆتایی و بەرنامەیە ئێوەش هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ